دەستگای خێرخوازی بەخشین بەشی بێباوکان موچەی مانگانەی منداڵانی بێباوکی دابەش کرد و هاوکات جلی جەژنی بۆ زیاتر لە 500 منداڵ کڕی. بەشی بێباوکانی بەخشین ئەو منداڵانەی بردا یەکێک لە مۆڵەکانی سلێمانی و بە ئارەزووی دڵی منداڵەکان جلی جەژنیان بۆ کردرا و دڵخۆشکران. لە ڕۆژانی داهاتووشە ڕۆژ بە ڕۆژ ئەوانەی کە موچیان ماوە موچەکانیان ئەینێ و ئەیان بین بۆ سیتیەک بە دڵی خۆیان بە قیاسی بەری خۆیان جلوبەرگەکانیان هەڵەبژێرن. بۆیە داوامان وایە لە خێرخوازان ئینشاڵڵا لەم پرۆژەی ئێمە دەستبار بن. ئێمە مناڵێکی زۆرمان لایەکە موچەی هەیە جلوبەریان بۆ کڕی، مناڵێکی زۆرتریشمان لایەکە موچەشیان نییە لەبەرەوە منداڵە بێباوکەکان زۆرن، هەژارەکان زۆرن. ئینشاڵڵا داواکەم لە خێرخوازان لە دەوڵەمەندان لەوانەیە کە ئەهلی شەهامەت و غیرەت و خێرخوازین منداڵێک مەصرفی یەک منداڵ بۆ ئێمە بگرێتە ئەستۆی خۆی بۆ جلوبەرگەکەی بۆ ئێمە زۆرە. مناڵێک ئەتوانێت 10 مناڵ ئەتوانێت 50 مناڵ ئەتوانێت ئینشاڵڵا ڕۆژ بە ڕۆژ ئێمە لەگەڵ پرۆژەکانماندا ڕووی. پرۆژەکەی بەخشین باوکاری خێرخوازانە، بەردەوامیشی بەسراوەتەوە باوکاری خێرخوازان. بەسەدان منداڵی تر هەن کە پێویستیەکانیان بۆ دابین نەکراوە. سەرپەرشتیاری پرۆژەکە دەڵێت توانەکانی بەخشین دیاریکراون و پشتگیری خێرخوازانی پێویستە بۆ فراوانکردنی. بەردەوام پێویستمان بۆیە کە خێرخوازان و ئەو کەسانی کە نیەتی هاوکاریکردنی مناڵانی بێباوشیان هەیە بەردەوام پێویستمان پێیانە تاوەکو مناڵێکی زیاتر سوودمەند بێت، تا مناڵێکی زیاتر پۆشتە بکرێتەوە، تا مناڵێکی زیاتر بە دڵی خۆی لە مۆڵێکی هاوشێوی وەکو ئێرە وەکو ئۆنێکس وەکو سیتی مۆڵ کەمە دوێنێ بەڵێن ئەو مناڵانی ترمان بردون بۆ ئەوێ بە دڵی خۆیان باشترین جلوبەرگەکان بۆ خۆیان هەڵبژێرن. بەخشین دەڵێت ئامانجی ئەوان دڵخۆشکردنی منداڵانی بێباوکە بۆ ئەوەی لە خۆشیەکانی جەژن بێبەش نەبن و هەز بە نەبوونی باوک نەکەن، ئەوان هەموو پێداویستەکانیان پڕ دەکەنەوە تاوەکو هەر منداڵێکی دیکە جەژنێکی پڕ لە خۆشی بەڕێ بکەن. داواش لە خێرخوازان دەکەن باوکاریەکانیان خەندە و پێکەنین و خۆشی بخەنە ماڵی بێباوکان. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.